بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی وێنە گەورەکە وەکو ئاگادارن لە ئێستادا گرنگترین باسی ڕۆژ و باسی هەفتە قسەکردنە لەسەر ڕیفراندۆم پێشاتە جیاوازەکان پەرچەکردارەکان سەبارەت بە ڕیفراندۆم چ ئەوانەی پشتگیریەکەن چ ئەوانەی با شێوەیەک لە شێوەکان نەیار یاخود لەگەڵی نین بە تێبینیەوە یاخود بە فەرمی دژایەتیەکەن مەبەستمانە ئەم شەو لە زنجیرە بەرنمەیەکدا کە لە هەفتەکانی داهاتوش بەرداوامە بێ قسە بکەین لەسەر ئاستەنگەکانی بەردەم ڕیفراندۆم لە بەرنمەکەی ئەم شەو لەگەڵ میوانە عزیز و بەڕێزەکانم قسە لەسەر ئاستەنگە نێوخۆیەکانەکەین ئەو ئاستەنگانەی لەسەر ئاستی نێوخۆ دێنە بەردەم ڕیفراندۆم لە قۆناغی داهاتوودا چی دەبن وەکو ئاگادارن بۆ نمونە لەسەر مەبەستمانە لەسەر ئاستی وەڵام تەجاوب و بۆچوون و پێشوازیکردنی لایەنە سیاسیەکان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ڕیفراندۆم ئەوان چۆن دێنە پێشەوە و ئەبێت چۆن مامەڵە بکرێت بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان دەنگێکی یەکگرتوو سەبارەت بە پرسێکی گرنگی وەکو ڕیفراندۆم کە دەوترێت پرسێکی حەزبی نیە بەڵکو پرسێکی باڵا و ستراتیژی و مستەقبەلی گرنگە و تایبەتە بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەستمانە لەسەر ئاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەبێت چی بکرێت لە قۆناغی داهاتوو تا 25 ژینۆ بۆەوەی زۆرترین کەس ڕووبکەنە سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بۆ ڕیفراندۆم بدەندا چ بە بەڵێ بێت چ بە نەخێر بێ بێگومان چاوەڕێیەکرێت کە دەنگەکان زیاتر بەڵێ بن چونکە وەکوە وترێت جیهان چاوی لەسەر کوردستانە عێراق و وڵاتانی دراوسێ و ئیقلیمی چاویان لەسەر هەرێمی کوردستانە چەندین ساڵە ئێمە وترێت جینۆسایدمان بەرامبەر کراوە زوڵممان لێکرێ غەدرمان لێکرێ ئەبێ وەڵام بۆ پرسێکی وەکو گرنگی وەکو سربەخۆیی کە هەنگاوی یەکەمی ڕیفراندۆمە ئەبێ چۆن بێت و بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر کاتە بێ مەبەستمانە قسە لەسەر ڕۆڵی ڕۆشنبیران لە کایەکە ڕۆشنبیرێکی ڕاستەقینە نەک ئەوەی ئەوترێ بە شێوەیەک لە شێوەکان دیارە بەچمە بەستی قساکە بەڵام ڕۆشنبیرێک کە بە شێوەیەک لە شێوەکان ساغ نەبوو بێتەوە ڕایان چییە و ئەتوانن چ ڕۆڵێکی ئیجابیانە بێ من زیاتر ناڵێم لە پێشەکیەکە ئەم شەو سێ میوانی ئەزیز و بەڕێز لەگەڵ من حزوریان هەیە لە دەستە چەپەوە دکتۆرە باڵافەرید سەرۆکی لیژنەی یاسایی لە پارلەمانی کوردستان زۆر بەخێر بێن هەروەها کاک زیرەک کەمال کە وەکو چاودێرێکی سیاسی ئەم شەو حزوری هەیە و کاک زیرەکێکێک بۆ لە دەستەی دامەزرێنەرانی ڕیفراندۆمەکەی پێشووترکە کراو بە ڕێژەی نزیکەی 98% دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەدەستێنە بێگومان سوود لەم ئەزمونە وەرەگرین و سوود لە بۆچوونەکانی وەرەگرین ئێوەش بەخێر بێن هەروەها مامۆستا هیوا میرزا سابیر پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومان ئەگەر هەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین لەو ساتەوەی کە پارتە سیاسیەکانی کوردستان جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆبوونەوەیان کردووە بە شێوەیەک لە شێوەکان یەک دەنگیەکی لەسەر دروست بووە بە تایبەت دوای کۆبوونەوەکەی ئەمڕۆی سەرکردایەتی یەکێتی کە ئەوانیش وتیان ئێمە پشتگیری لە ڕیفراندۆمەکەین و هەموو توانەکانی خۆیانە خەنەگەڕ بۆ کارەکردنەوەی پەرلەمان و بە هەمان شێوە بۆ چوون بەرەو ڕیفراندۆم ئەوترێت لەسەر ئاستی نێوخۆ هەندێک ئاستەنگ هەیە کە چکەم چ زۆر کاریگەریانە بێ لەسەر ڕیفراندۆم ئێوە سەبارەت بەو ئاستەنگانە ڕاتان چیە و خوێندنەوەتان بۆی چی وە گرنگترین ئاستەنگ کە ئەبێت دەست و پەنجەی لەگەڵان نەرم بکرێت چییە لەم قۆناغەیە بسم الله الرحمن الرحیم ڕاستیە پێشەکی پێم باشە ئاماژەیە بۆ بکەم کە بابەتی سربەخۆیی کورد و دەوڵەتی کوردی ئەمە بابەتێکە لای هەموو تاکێکی کورد ئاواتێکە و استراتیژێکە لەبەر ئەوە ئێسێش لەم بارودۆخەیە ئەگەر لایەنێک یا چەند لایەنێک یا کەسانێک ببینین قسەیان هەبێ لەسەر ڕیفراندۆم ئێمە بە نەیاری ڕیفراندۆم ناوزەدیان نەکەین بەڵکو هۆکارێکە کە هیواخوازم کاتی بێت و بتوانین چارەسەری بکەین لەبەر ئەوە ئەو حاڵەتە واز دەبهێنرێت ئەوەی کە لەگەڵ ڕاکەی منە نەبوو ئەوە دژی منە ئەوەی کە لەگەڵ ڕاکەما بوو ئیتر ئەوە تەواوە بۆیە بەڕاستی لە بابی ئینساف و مافدان بە بەرامبەرەکانیش بەو شێوە پێناسەی بکەین و قسەی لەسەر بکەین کە ڕیفراندۆم و ئاواتی دەوڵەتی کوردی ئاواتی هەموو تاکێکە و هەموو حزبە کوردستانیەکان قەناعەتم وایە کە هەر لە ناو استراتیژەتی خۆیانە و لە ناو پەیڕۆ و پڕۆگرامی خۆیانە و دەیان ساڵ لەمەوە بەر ئاماژەمان پێ کردو و جەختمان لێ کردوتەوە
و ئێستا لە بارودۆخێکی ئاوایە کە بەداخەوە کە من کە کاتێک هەواڵی مێژووی دیاریکردنی ڕیفراندۆمم بیست و دواتریش کاردانەوەکانی بەو شێوە بوو جێگەی نیگەرانی بوو چونکە دیاریکردنی کاتی ڕیفراندۆم کە بووە ئاهەنگی بۆ بگێڕابایە و شاری بۆ بکرایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستان بەڵام بەداخەوە دەرنەچوو لە ماوەیەکی کەمە کاردانەوەی سەلبی لێکەوتەوە کە بە قەنەعەتی من باشتر وا بوو چاکتر وا بوو پێش ئەوەی کە ئەو مێژووە دیاری بکرێت چارەسەری ئەو ئاستەنگانە بکرابایە بەڵام ئێستش نەچوە بچێت چونکە ئێمە هەر ئاستەنگە ناوخۆیەکان کە جەنابتان بڕیارتان وایە ئەم شەو باسکەین ئەوە بەشێکە لە گرفتەکان بەڵام ئێمە ئاستەنگی ناوچەییمان هەیە ئاستەنگی نێودەوڵەتیمان هەیە ئاستەنگی یاساییمان هەیە ئاستەنگی سیاسیمان هەیە زۆر لەم بابەتانە لەبەرەوە گەورەترین گرفت ئەمڕۆ لە ڕێگەی ڕێفراندۆمە دووبەرەی دروستبوونە لە هەرێمی کوردستانە دوو بەشبوونی هەرێمی کوردستانە چەند حیزبێک کە ڕۆڵیان هەیە و کاریگەریان هەیە و جەماوەریان هەیە و ئەتوانم بڵێم لە ساسی دەنگەکانی کوردستانیان هەیە لە ساسی پەرلەمانی هەرێمی کوردستانیان هەیە کە بەشداری ئەو کۆبوونەوەیان نەکرەوە ئێستا بە فەرمی ڕایانگەاندووە کە ئێمە بەم شێوە بەشداریتیان ناکەین و دانی پیاناینن و بە شەرعی نازانین و هەروەها ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەڵوێستەی کە پێشتر بووی لەق بووە چونکە مەرجێکی سەرەکی داناوە کە پێویست بۆ ئەو مەرجە لە ڕۆژی کۆبوونەوەی حیزبەکان قسەیان لەسەر بکردایە بەڕاستی من ڕەخنەم هەیە لە کۆبوونەوەی ئەو ڕۆژەوە لە حیزبەکانیش کە پێویست حیزب قسە بکە لەسەر بۆ ئەوەی کۆمەڵی خاڵە و ڕژاندووە بۆی کاتمە وڵات مناقەشی بکەین لەگەڵ جەنابتە کاک زیرە گەر ئەو پرسیارت لێ بکەم کە لەناو قسەکانی مامۆستا هیوایە بۆ من دروست بوو تێبینی هەبوو لەسەر دیاریکردنی کاتی ڕێفراندۆمەکە چونکە ئێمە کۆمەڵێک کێشە و قەیران و ئاستەنگمان هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕایەکەیە ئەڵێت دیاریکردنی کاتی ڕێفراندۆمەکە ئەکرێت چارەسەرکردنی کێشەکان خێراتر بکاتەوە تۆ هاوڕایت یان ڕایەکی جیاوازتێ من زانی قسەکردن لەسەر ڕێفراندۆم وەکو ئامانجێکی نیشتیمانی وەکو پرۆسەیەکی نیشتیمانی نەتەوەیی جیاوازە لەگەڵ ئەوەی کە مامۆستا هیواش باسی کرد ئەوە با بڵێن ئالیەت و زەمینە و شوێن و کاتی ئەنجامدانی ڕیفراندۆم واتە دوشتی ڕنگ بێ لەیەکتی جیاواز بێ بەڵێ ئێمە کە باز لە ڕیفراندۆم دەکەین ڕاستە بڕیارێکی سیاسیە سەرکردایەتی سیاسی دەیدا حیزبەکان ئیش لەسەر زمینە سازی و حکوومەتی هەرێم ئیش لەسەر دەستەبەرکردنی میکانیزمەکانی ڕیفراندۆم دەکا بەڵام ئەوەی دوجار کاروانەکە دەگەینێتە جێ دەگەێنێتە وێزگا جەماوەرە گەلی کوردستانە واتە ئەوە خەڵکە دەنگ دەدا ئەوەی کە مەسەلەی ڕیفراندۆم وەکو کۆمەڵێک کەرەستا سەرکردایەتی سیاسی حکوومەت ئامادەی دەکا بەڵام ئەوەی کە پرۆسەکە سەردەخا گەلی کوردستانە ڕاستە بۆیە چەندە تۆ لەسەر ئاستی ناوخۆییدا زەمینە بڕەخسێنی چەندە لەسەر ئاستی ناوخۆییدا گوتارێکی سیاسی نیشتیمانی نەتەوەی ئەقرانیدا بڕێژی لەسەر لە پێناوی ئەوەی کە بۆ یەکەمین جارە لە مێژوودا گەلەکەمان بۆ یەکەمین جار لە مێژوودا گەلەکەمان بە شێوەیەکی ڕسمی چکە ڕیفراندۆمێشتر کراوە کە من دەستی دامەزرێنەری بووم بەڵام ناڕسمی بوو ئەو 2005 کە دەبۆیە دەبێ چاوەڕوانی ئەوە نەبین ئێمە بە ڕێژەی 150 و 150 و 100 نازانم دەبێ بە ڕێژەی یاساییەوە هێزی خۆی هەیە و مەقبولە بەڵام لە ڕووی ئەخلاقی و معنەویەوە بەڵێ دەبێ ینی بە ئاراستەیەکی یەکجار گەورە بێ لەبەرچی بە تایبەتی لە ئێستادا کە ئەوەی کە قەوارەی سیاسی ئێمە پایەکانی پتەوتر دەکا ئەوەی کە ماناکانی سربەخۆی و دەوڵەت دەستەبەر دەکا لەو ڕیفراندۆمەدا خۆی ڕنگ دەداتەوە و بۆی هەیە ئەگەر ڕێژەیەکی دەنجی کەم بێنی ئەو کاتی کۆی مێژووی ئێمە و هەیبەتی نیشتیمانی نەتەوەی ئێمە لەسەر ئاستی دنیا پرسیاری لەسەر دروست بێ بۆیە دەبێ هەموو زمینەیەک و هەموو میکاوی مامۆستا هیواش باسی کرد هەمووی میکانیزمەکان و هەموو زمینەیەک لەسەر ئاستی نەوخۆیی دەستەبەر بکرێن و دوجار لەسەر چۆنیەتی پیادەکردن و میکانیزمەکانی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەنی ناکرێ بڕاتی من بۆ خۆم وەکو کوردێک وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە زۆر نیگەرانم بۆچی ئەزانی چۆنە قسەکردن لەسەر میکانیزمەکان و کات و شوێن و شێوازی ئەنجامدانی ڕیفراندۆم
جیاوازە لەسەر ڕیفراندۆم خۆی واتە ئێمە لە زیاتی ئەوەی کە قسە بکەین پێویستە ڕیفراندۆم بەو شێوەیە ئەنجام بدرێ کات و شوێنی دیاری کراوە وەکو باسم کرد ئەو فەزا مێژوویە کە تایدا ئەنجام دەدرێ ئەو میکانیزمانێک کە دەبنە بناغەیەک و ژێرخانێک بۆ ئەنجامدان جیاوازە لەگەڵ ڕیفراندۆمەک و خۆی چکە ئەو ململانەی ناوخۆیی ئێستا دەرفەتی خۆش کردووە هەرچی دوژمنی کۆن و نوێی هەیە بە حکوومەتی شیعەگەری عراقتەوە بە ئێرانتەوە بە تورکیاتەوە بە گروپەکان بە هەمووان دوژمنی میلەتی ئێمەنا ئێستا هێرشیان بۆ سەر خودی ڕیفراندۆم دەست پێ کردووە واتە ناکۆشی لە هەرێمی کوردستان لە سەر چۆنیەتی پرسیارەکەی من گەر بکرێت بە کوتی وەڵام من بیتەوە دواتر دێمە وڵات بۆی ورتر و زیاتر لەسەری بۆستی ئەکرێت یەکێک لە میکانیزمەکانی وەسیلەکانی سەرخستنی ڕیفراندۆم ئەوە بێکە نێوماڵی کوڕێک بخرێتەوە ئەمە زەمانەتە نەک یەشێکە بەجددی ساوام گوت من باسی ئەوە دەکەم لەبەر ئەوە تۆ دەبێت بە تایبەتی لەو دۆخی ئێستا ئەمە تێیدا دەژین کە قەیرانێکی ئابووری گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە زیاتر لە 3 ساڵە کە ئێمە لە شەڕێکی گەورە داین لەگەڵ هێزێکی ترسناک کە تا ئێستا و شەڕەمان لە کۆڵ نەبووتەوە ئەگەری شەڕی تریش کراوەیە لە بەردەمماندا ئەمە بەڕاستی دەبێت زمینەی ناوخۆی نەک هەریەشێک بێت دەبێت ژێرخانی ئامادەکردنی پرۆسەکە بێت بێگومان من دێمە وڵات دکتۆرە باڵا وەکو دیارە تایتڵەکەتان سەرۆکی لیژنەی یاسایە لە پەرلەمانی کوردستان مامۆستا هیواش ئاماژەی پێدا یەکێک لە ئاستەنگەکان ئاستەنگە یاساییەکانە لە بەردەم ڕیفراندۆم بە تێگەشتنی ئێوە بە شارەزای و پسپۆری ئێوە ڕیفراندۆم کە بڕیار دراوە لە 25 نۆ ئەنجام بدرێت لە ڕووی یاساییەوە ئاستەنگی هەیە و ئەگەر هەیە چۆن تێبپەڕێنرێت و چۆن لەو ئاستەنگە ڕزگاری بێت بەڵێ بێگومان لە ڕووی یاساییەوە پرۆسی ڕیفراندۆم بە دوای ئەویشدا پرۆسی ڕاگەیاندنی دەوڵەتی سەر بەخۆنە لە ڕووی یاساییەوەنە لە ڕووی دەستوریەوە ئاستەنگی نابێ و ئاستەنگی نییە لەبەر ئەوەی پەرلەمانی کوردستان کاری خۆی ئەنجام داوە ئەوەی کە پەیوەندیدارە بە پرسی چ هەڵبژاردنەکان و چڕاپرسی زیاتر ڕوونی بکەیتەوە ئەویش بە دەرکردنی یاسای ژمارە 4 ساڵی 2014 کە یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بوو لەو یاسایەدا پەرلەمانی کوردستان بە وازەحی ئەرکەکانی کۆمیسیۆنی دیاری کردووە کە یەکێکیان ئەنجامدانی هەڵبژاردن ئەوی تریشیان ئەنجامدانی ڕاپرسیە و تەحدیدی ئەو ناوچە جوغرافیەشی کردووە کە پێویستە کۆمیسیۆن خۆی کارەکەی تێدا بکاتن چونکە ئەرکی کۆمیسیۆنمان وا تەحدید کردووە کە پێویستە چه هەڵبژاردن چه ڕاپرسی لە کوردستانی عێراق ئەنجام بداتن بە شێوەیەکی گشتی نەک تەنها لە هەرێمی کوردستان ئەمە لەلایەکی تر پرۆسی ڕفراندۆم نوع مبسط من الانتخابات سادەترین جۆری هەڵبژاردنە لەبەر ئەوەی ئێمە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان هەیە بە ژمارەیەکی ساڵی 1992 بۆیە ئاستەنگەیەکی یاسایی یاخود فەراغێکی یاسایی بۆ ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان بەدی ناکرێت. باشە با من پرسیارێک بکەم بۆی وەڵامەکە ڕوونتر بە بینەران بگات. قسەیەک لەسەر ئەوە هەیە سەرڕای هەوڵە بەردەوامەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان کە هەموو لایەنەکان دانیان بەوە داناوە کە گرنگە پەرلەمان کارا بکرێتەوە وەکو ینی مەرجەیەکی باڵا وەکو جێگەیەکە نوێنەرانی گەلیانتیایە. پێویستمان بە کاراکردنەوەی پەرلەمانە بۆی پرسیارەکەش بە خەڵەت تەفسیری بۆ نەکرێت بۆ ئەوەی یاسایەک دەربکات و ڕیفراندۆم بە یاسایی و بە قانونی بکە یان پەرلەمان پێشووتر ئەم کاری کردووە. پێویستیمان بە کاراکردنەوەی پەرلەمان هەیە و زەڕوڕەتێکە بەڵام مانای ئەوەی نییە یاسا بە زەڕوڕەت دەربچێتن بۆی ڕفراندۆم ئەنجام بدرێت چکاوەکو بۆم شیکردنەوە ڕفراندۆم سادەترین جۆری ئینتیخاباتە لە هەر وڵاتێک کە یاسای هەڵبژاردننی هەبوو ئیسناد لەسەر یاسای هەڵبژاردن دەکەن بۆ ئەنجامدانی ڕفراندۆم. هەندێک وڵاتیشان یاسای هەڵبژاردننیشی هەیە و یاسای ڕفراندۆمیش هەیە. بەڵام لە هەرێمی کوردستان دوای ئەوەی ئێمە یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیمان دەرکرد بە وازەحی پێمان گوت دوو ئەرکتەیەکیان ئەنجامدانی هەڵبژاردنەوەی وتر ئەنجامدانی ڕاپرسیە کە بە نەوعێکی سادە ئینتیخابات دادەنرێت. بەڵێ بەدەق هاتووە لە مادەی 2 بیزدات لە یاسای ژمارە 4 ساڵی 2014 هاتووە.
لەبەر ئەوەی بەنەوەیەکی سادە تەمەشا دەکرێیان دادەندریان دەخوێنرێتەوە لە یاسادا و یاسای هەڵبژاردننیشت هەیە لێرەدا هیچ کێشەیەکی یاسایی و ئاستەنگێکی یاسایی لە بەردەمدا نییە بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە زەڕور نییە پەرلەمان کاراکردنەوەی پەرلەمان کاریگەریەکی ئیجابیە بێت لەسەر ڕێفراندۆم حتمما کاریگەری ئیجابی دەبێت لەسەر ڕێفراندۆم لەبەر ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان نوێنەری خۆیان هەیە لە پەرلەمان هەموو پێکهاتەکان نوێنەری خۆیان هەیە لە پەرلەمان بەشداربوونی هەموو لایەنە سیاسیەکان و هەموو پێکهاتەکان لەناو پەرلەمان بۆ ڕایکردنی ئەو پرساوە بۆ بەهێزکردنی ئەو پرسە کارێکی زەڕورە. باشە ئاماژەت بەوەدا کە ڕێفراندۆم سادەترین جۆری هەڵبژاردنە بەڵام ڕێفراندۆم حاڵەتێکی تایبەتە هەموو ساڵێک ناکرێ هیچ نەبێگەر لە کاتی لە جاری یەکەمە بۆ نمونەوە کۆوەی بڵین بریتانیا و سکۆتلندا نەجاحەتی نێنا دوای ساڵێک دوای چەند ساڵێک هەوڵە درێت کە دووبارە بکرێتەوە بەڵام قسەیەک لەسەر ئەوە هەیە کە کاراکردنەوەی پەرلەمان ئەتوانن ئەوانەی نوێنەری گەلن لە پەرلەمان یاسایەک بۆ ڕێفراندۆم دەربکەن بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە حسابی بۆ بکرێت وەکو وترێت ئەمەیان چۆنە لە ڕووی یاساییەوە حسابی بۆ دەکرێت لەبەر ئەوەی ڕێفراندۆم گەڕانەوەیە بۆ ڕای گەل خۆی خاوەنی هەموو دەسەڵاتەکانە مەصدەر السوڵتاتە یعنی ئەوە وازەحە هیچ ڕێفراندۆمێک نییە دائیمەن عادەتەن ڕێفراندۆم سوڵتەی تەنفیزی ئەنجامی دەدا و کاری پەرلەمان لێرە کۆتایی دێتن کە یاسای داناوە بۆ هەڵبژاردن و ڕاپرسی یعنی بەڕای من وەکو سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمان کاری خۆی ئەنجام داوە یەکیان بە دەرکردنی یاسای هەڵبژاردن دووەمیشیان بە دەرکردنی یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە ڕووی یاساییەوە فەراغێکی یاساییمان نییە بەڵام ئەگەر بەیانی ببێ بە مزایداتی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ دەرکردنی یاسایەک بۆ ڕایکردن یان بۆ حەلکردنی هێندێک کێشەی سیاسی ئەوەیان بابەتێکی ترە بەڵام ئەگەر صرف یاسایی لە بابەتەکە بکۆڵینەوە بۆ ماڕوون دەبێتەوە کە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ڕێفراندۆم بە سادەترین جۆری هەڵبژاردن دادەندرەوە یاسای هەڵبژاردن ئەو کێشەی حل کردووە و هیچ فراغێکی یاسایی لەو ڕۆوە زۆر سپاس دەکەم بێگومان من کات مەولاد مەبەستمە باسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم بکەین بەچی میکانیزمێک ئەکرێت لەوێ هەبێت هەرچەندە ڕایەکی نافەرمی هەیە کە عێراق پێی باشە وەکو حاڵەتێکی تایبەت ئستیفتا و ڕێفراندۆمێکی تایبەتی بۆ بکرێت من کات مەولات ڕای تۆ لەسەرەوە وەرەگرم سپاس دەکەم مامۆستا هیوا بێمەوە لای جەنابەت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکیان ئاڕاستی بزوتنەوەی گۆڕان کردووە بۆ ئەوەی بۆ ئەندامێکی هەبێت لە کۆمیتەی ڕێفراندۆم و بێتە ناو پرسی ڕێفراندۆمەوە بزوتنەوەی گۆڕانیش وەڵامی خۆی داوەتەوە وەڵامەکە ڕوونەکە بە هەموو شێوەیەک ڕەتی ئەکاتەوە ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم ململانەیە بکرێت کە ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان تۆخ بۆتەوە لە نێوان پارتی و گۆڕانە وەکو سەرۆکی فراکسیۆنی سەوزش لە پەرلەمانی کوردستان لە یەکێ لە بەرنامەکانمە لەم هەفتەیە ئاماژەی پێدا وتی پەرلەمان مڵکی پارتی و گۆڕان نییە بەڵکو مڵکی تەواوی پێکاتەکانە ئەبێت چۆن مامەڵە لەگەڵم پرسەیە بکرێت وڵا بە قەناعەتی من ئەم بابەتە بابەتێکی زۆر هەستیارە ئێمە نابێ لەم بارودۆخە ئاڵۆزەیە کە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە بە گشتی پیاتەیەپەڕێت بۆ بابەتە گرنگ و چارە نووسازەکان خەریکی پینەپەڕۆ بین خەریکی قیلێ بین کوردوتەنیە لە حیلە شەرعیە بدۆزیتەوە بۆ ئەوەی بابەتێک یا کارێت تێپەڕێنیت یەکێتی و پارتی حیلەی شەرعیە دۆزنەوە نانە ئێستا ئەوەی کە دکتۆرە باسی کرد لە ڕاستیە ئێمە ئێستا کاتێک کە باسی ڕێفراندۆمەکرێت نابێت پەرلەمانەکە لە کارکەوتوو بێت نابێ حکوومەتەکەت ئیفلیج بێت نابێ هەرێمەکەت دابەش بووێ بەسەر دوو بەرەی دژبەیەکی 100% هەر ئەوەیە دەست نایەنە چەک بەرامبەر بێ خۆ زۆروفی سیاسیان مناسب بێت تەسفیە یەکەکەن بەڕاستی جینۆساید یەکەکەن بۆ هەرێمێکی ئاوا زۆر لەوە گرنگتر و قوڵتر ئەبێ بیر بکەینەوە من ڕێزم هەیە بۆ پارتی و یەکێتی هەر لە دێر زەمانەوە خەریکی دووگۆڵێنن بە کەیفی خۆیان بەم لایەنە بردویانە بەو لایەنە بردویانە هەر لە ساڵی 92 کە هەڵبژاردن کرا و کردیان بە 50 و کاتە لە بەریانە ڕۆی چونکە
جەماوەری حیزب و لایانی تر نەبوو بەڵام بە تێپەڕبوونی کات ئەوە نەما لە حەقیقەتە لەبەر ئەوە من وەکو هاوڵاتیەک داوا ئەەکەم ئەو قۆناغانە تێپەڕێنن پارتی وێکێتی ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان دەیان کێشیان ناوەتەوە ئەمڕۆ موچەی موچە خۆر نییە ئەمڕۆ هاوڵاتی بەدەست دەیان گرفت و داواکاری و ئەناڵێنەوە حکوومەت هەرگوێشی بۆ ناگرێت لەبەر ئەوە من داوام وایە پارتیانی ڕیفراندۆم لەو کاتی بۆی دیاری کراوە پێت وایە ئەم کێشانە چارەسەرە بن نەخێر من وا ئەزانم دیاریکردنی ئەو کاتە کێشەی زیاتر ئەنێتەوە کێشەی زیاتری نایەوە چۆن پێویست بۆ ئەو ڕۆژەی کە حیزبەکان کۆبوونەوە کە کاتێک زانیان گۆڕان و کۆمەڵ بەشداری ناکە ستۆپێکیان بکردایە لیژنەیەکیان دروست کردایە بەهاتنە سەردانی گۆڕان و کۆمەڵ بکرابایە بەڵام پێشتر ویستویانە سەردانی گۆڕان بکەن بۆ منە ڕەت کراوەتەوە ناخۆی لە ڕاستیوازیان لێ هۆکارەکان دیارە ئێمە ئەمڕۆ هەمومان هەر تاکێکی ئەم هەرێمە ئەمڕۆ لێی پرسە ئەڵێ پەرلەمان کارا بکرێتەوە هەر لە کۆبوونەوەکەی پارتی وێکێتی ئەو مەرجەدایان نابوو بۆ کاراکردنەوەی پەرلەمان هەر کەسێت تۆزە دنیا دیدە بێ هەر گاڵتەیە ڕێزم هەیە بۆ مەرجە ئەوە کوایە گەورەیەک لەسەر حساب بۆ نۆکەرێکی خۆی هۆی اعتیبارێکی بۆ دانەنێ بڵێ با پەرلەمان کارا بێتەوە ڕۆژێک سەرۆکایەتێکە بەشداری بکە و دوایی بگۆڕێت جارێ من هەر بۆ برادەرانەڵم ئەم مەرجە چ سوودێکی هەیە لە نەگبەتی و نەهامەتی نەبێت کاتێ باسی ئەزمموی هەرێمی کوردستان ئەکرێت زۆر وازحە باسی ئەزمموی ئەمریکا ناکەین باسی ئەزمموی نازم سوئیسرا ناکەین باسی ئەزمموی ئەو وڵاتانە ناکەین کە تەواوی پایەکانی دیموکراسی تایە جێگیرە ئێمە هێشتا ململانێ لە نێوان پارتە سیاسەکان هەیە و چەندین قەیرانی تریش هەیە کە هاوڵاتیان بەدەستێەوە ئەناڵێنن لە ئەنجامی ئەو ململانەی لە نێوان گۆڕان و پارتی دروست بوو دوای دەست پێشخەرەکەی یەکێتی پارتی دێتە ئەو قەنەعەتەی کە دوایەوەی بە هەموو شێوەیەک ڕەتیە کردەوە کە سەرۆکی پەرلەمان بدرێ بە گۆڕان گەشتۆتە ئەو قەنەعەتەی کە تەنها دکتۆر یوسف محەممەد سادق سەرۆکی پەرلەمان بگۆڕێت گۆڕان کەسێکی تردا بنێت هەستەکەی ئەگەر کێشەکان بەمە چارەسەر بن ئەمە مەرجێکی زۆر قرس بێت ڕای جەنابەت لەم من ڕێزم هەیە بۆ برادەرانی پارتی چەندین جاریش لە نزیکەوە پێم وتون کە ئەم مەرجێکە لە جێی خۆیان نییە ئەو قەرارەی مەکتەب سیاسی دایان بۆ ئەوەی ڕێیان لە پەرلەمان گرت و وەزیرەکانیان ناردەوە پەرلەمانیان ئاوا لە کار خست قەرارێک بوو بەڕاستی زۆر ستەمکارانە بوو ئاسەواری سلبی زۆر لێکەوت و چەندین جاتان لێ ئەەکەم واز بێنە لەم ئەنجامەکە گەرمامەڵە لەگەڵ ئەنجامەکە یا بکەین ئەنجامەکە ئەوەیە دۆخی وڵاتیان یاریێمی کوردستان بەم ڕۆگەشت گەر قسە لەسەر هۆکارەکان نەکەین ئێستا هەناسەیە نەفەسێکەیە بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن خۆش دەزانی ئەگەر یەکێتی و پارتیش هەر بەردەوام بوونایە لە باسکردنی شەڕی ناوخۆ ئەمڕۆ ڕێکەوتنێک لە نێوانیانە نەئابوو لە ئارایان ئەبوو گەر ئێستا مامەڵە لەگەڵ ئەم واقعەیە بکەین کە وەکو خۆت ئاماژەت پێدا هاوڵاتیان بەدەست قەیرانەوە ئەناڵێنن و بڕیاریش دراوە کە ڕیفراندۆم بکرێت بە حزوری تەواوی پارتە سیاسەکان جگە لە گۆڕان و کۆمەڵ ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکرێت یعنی هەستەکەی لە سیاسەتە شتی مەحاڵ هەبێت یا شتی ڕەها هەبێ یان نەبێت تەنازولات بۆ یەکتر هەبێت لە ڕاستیە تازە مادەم بڕیاریانداوە ڕۆژەکان دیاری کردووە و ئەو بڕیارەیش ئەو کاردانەوە نەرێنیانەی لێکەوتەوە کە ئەگەر ئێستا ڕێفراندۆمیش بکرێت زۆر عیبدارە بێ بۆ میلەتێک پاش 100 ساڵ کە داوای سربەخۆیی ئەکات لە سا 50 و لە سا 60 بێت ئەگەر لایەنەکان ڕێکەون ئەو ئەنجامەوە ئەگەر لایەنەکان ڕێکەون بێگومان ئەیگەینەوە بە سانەوە هەشتەکەی و ساڵەوە بگرە زیاتر زۆر سپاس دەکەم مامۆستا کاک زیرەک بێمە لای جەنابەت مەبەستمە وەکو جەنابەت لە کای ڕۆشنبیرەکەشی ئەو پرسیارە بکەم لە ئێستادا ئەبینرێت لەسەر ئاستی ڕۆشنبیرانیش بەشێکی بەرچاو خۆیان نەگرتووە بە شێوەیەک لە شێوەکان خۆیان لێگلا کردوتەوە بۆ پاڵپشتی یان با نەڵێن دش وەکو مامۆستاوتی بە دەنگی نەخێر پێیان وایە ئەبێت بە نەخێر دەنگ بۆ ئەم ڕێفراندۆمە بدرێت ڕۆڵی ڕۆشنبیران ئەبێ لە ئێستادا تۆخکردنەوەی ململانیەکان بێت یان کاڵکردنەوەی جیاوازیەکان زانانی من پێم وایە نازانم داتایەکم لانیە کە ڕۆشنبیران هەمویان لێک شوێن کۆبوو بنەوەی گوتارێکی سیاسی هاوبەشیان دروست کرد بێ بەرامبەر بە شێوەیەک لە شێوەکان کەمپینیش دروست بەڵام ئاخر خۆی ڕۆشنبیر نازانم جەنابەت ئاماژەت پێکرد ڕۆشنبیر چییە خۆی ئەوەش پێناسی خۆی ئەوەش ئارگومنتێکی زۆر جار من خەڵک دەبێنم لەسەر ئەو تەلەڤیزیۆنەکە ئێوە بینیم وە تاچەکە دەڵێ ئێمە وەکو خەڵکی کوردستان بۆ خۆی یعنی هاوڵاتێکی ئاساییە زانی چۆنە پێمان نخبەی ڕۆشنبیری لە کوردستان لە 2004 بەسەرەوە دوای ئەوە کە دەوڵەتی عێراق دامەزرا
ئەرچی مێژووی خۆی بینی بە سەرکردایەتی سیاسی کوردستانی گوت بە خاوەن بڕیار بەدەستان و ڕەمزە سیاسەکانی ئێمەی گوت ئەو عێراقی ئێوە کە دەتانەوەی بینای بکەنەوە دروستی بکەنەوە ئەو عێراقە نییە کە ئێوە ئەو هیوایانتان لەسەر هەرچینیوە عێراقێک کە تیایدا لە سەرەتادا ئێمە بیاننامەمان دەرکردووە کە بزوتنەوە ڕیفراندۆم عێراق لە سەرەتادا کە دروست بووە لە بۆ پارێزگاریکردن لە کۆمپانیا و بەرژەوەندی ئابوووریەکانی بەریتانیا و زلهێزانی جیهان دروست بووە پێم سەیرە خوشکوبرایانی عەرەب لە ئەلمانیەوە بۆ ئیسلامی هەمویان سەیری جوگرافیای سیاسی عێراق دەکەن وەکو دەقێکی ئاینی کە نابێت دەستکاری بکرێ ئەمە و دەوڵەتە ئیستعمار دروستی کردو تۆ بەرگری لە چی دەکەی من بەس نخبەی ڕۆشنبیری لێوەدا دەوری خۆی بینی لە ئێستادا کاکە یادگار خەریکە زەمەنی ئینسانە جوانەکان بەسەر دەچێ خەریکە زەمەنی ئەو کەسانی کەوا لە شەڕی ناوخۆ قسەیان هەبوو لە دوای شەڕی ناوخۆ قسەیان هەبوو کاریگەریان هەبوو لەسەر دروستکردنی بنەماکانی ڕایگەشتی دیموکراسیت لە هەرێمی سیارەکەی منیش ئەوە بوو بەڵێ ینی ئیشی ئەوانە کە جیاوازەکان کاڵ بکەنەوە یەکیان بگەێنن یان تۆخی بکەنەوە بەڵێ ئیشی ڕۆشنبیر ئەوەیە من وەکو پزیشکێک ناتوانم ڕەسەتەیەک دابنم بڵێم وا بکەنەوە من بۆ خۆم بەرپرسم لە خۆم من پێم وایە بەڕاستی دەبێت تۆ واقعەکە چۆنی ئاوا بیبینی نە جوان شوێربی نە ناشرین شوێربی واقعەکەەوە خۆی ببینی ڕۆشنبیریشی ئەوەیە ینی دەبێت کۆمەلگا ڕابهێنێ لەسەر بیرکردنەوە نەک لەسەر تووڕەکردن دەبێت کۆمەلگا ڕابێنێ لەسەر ئەوەی کە هەیە بەوردی تەماشای دۆخەکە بکات تەسلیمی هەموو جۆرە با بڵێن ڕایەڵەیەکی سیاسی و هەموو پێدراوێکی سیاسی نەبی لەسەر زەبواتە ئیشی ڕۆشنبیر تووڕەکردنی کۆمەلگانیە بێئومێدکردنی کۆمەلگانیە ئیشی ئەوەیە کە خەڵک بخاتە حاڵەتی بیرکردنەوە ئەمە ئەبینی تۆ من لە ئێستادا بەلاوازی دەیبینم ڕاستە کۆمەڵێک ڕۆشنبیری جددیمان هەیە لە ڕاستیەکان تێگەیەوە دەیەوێ ئێمە لە کوردستان دۆخێک دروست بکە ئێمە خەڵک بخینە حاڵەتێک کە لە ڕووی سیاسی لە ڕووی ڕۆشنبیری بە قوڵی تەماشا ڕووداوەکان بکە نەک بخزێتە ناو ململانی سیاسی حیزبەکان ئەزای چۆنە کاکە یادگار ئێمە قسە دەبێت لەسەر کات بکەین من باسی ئەوە ناکەم برایانی ئەو حزب چ دەڵێت و خوشکانی ئەو حزبە چ دەڵێت برانی خوشک و برانی پارتی چ دەڵێ یەشێتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و حزبی شوێ و لایەنەکانی تر چی دەڵێن قسەی ئێمە لەسەر تەوقیتە شەڕی داعش لە ڕووی عسکەری بەرەو کۆتایی دەڕوە شەڕی داعش شەڕێکی جیهانیە ئەگەروێت و لە قۆناغی ئێستادا ئێمە پرسی سربەخۆی نەجوڵێنین لە هەموو ڕوویەکەوە نەیخینەگەر ئەو کاتەمان لە دەست بڕوات دەبین بە مازە لەسەرەوەیە معالمی شەڕی حەشتی شعبی دەرکەوتووە بە شێوەیە بەڵێ بەڵێ ئەدانی دەبین بەسێ من پێم مەفەر وێساوە جەنجی داعش شەڕێکی جیهانی بوو خەریکە شەڕەکە لە ڕووی عسکەری کۆتایی پێدێ من وەکو کوردێک وەکو کوردستانیەک باشە دەستکەوتی من لەو شەڕە بەس ئەوە بوو لێ نەگەڕام هەولێر و دووهۆک و کەرکک بژیرێ بەس ئەوە بڵێ بەڵێ ئەدێما هەموو خوێنم ڕۆژ ئەنجامی شەڕەکەی بەشداریکردنی شەڕکە ئێستا وەکو جنگاوەری ئازا وەکو قارەمان دەمان ناسێن لە دنیا ئەنجامێک دەڵێ کردار بە ئەنجام دەپێورێ من بەبەستم لە چیا کاتەکە زۆر مەترسیدارە مەسلەی ڕیفراندۆم من بۆ خۆم زۆر بێتاقەتم لەو بملانەی سیاسیا کورد بە درێژایی مێژوو نازان قورسە سیاسەکانی ئێمە من نامەیەکم لە 1920 وەزیری دەرەوەی بەریتانیا نامێک بۆ مندوبی سامی دەنێرێ لە عێراق دەڵێ ئێمە دەمانێت کورد بکەین بە دەوڵەت ئەگەر شەریف پاشا نەبێت کە وازی هێناوە لە سیاست چی تریانی بیکەین بەسەر دەڵێ کورد بنەمای لۆکاڵی عشاعری زاڵە بەسەرەوەدا من نازان بەریتانە ڕاز دەکایەنە ئەو کاتی لە ناوخۆمادا یەک نەبووی شەریف پاشای خەندان لێرە دەڕوا بۆ بەشداریکردن لە کۆنگری ئاشتی پاریس دەیان نامەی بەدوادا دەڕۆ دەڵێ شەریف پاشا نوێنەری ئێمەنیە 100 ساڵ دوای خستین پێت وایە ئەم دەرفەتەش لە دەست بدەین 100 ساڵی تر دواکەوین بۆیە من پێم وا لە ئێستا زۆر بە کورتی ئەگەر لە ئێستادا ئەمە پرسی دەوڵەت و سربەخۆی نەجوڵێنین 50 ساڵی تر ناتوانین لەبەرچی عێراق ناشرینترین دەوڵەتە حکوومەتی عێراق دەوڵەتێکی شیعەگەراییە ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆماندا من پێم وایە عێراق وەکو دەوڵەت داوەشاوە لە ئێستادا پێکاتەکانی ناو عێراق ئیرادی بێکەوە ژیانیان نییە باشە بۆ داوا لە منی کوردەکەی لەگەڵیان زۆر سپاسەکەم کاکزیرەک دکتۆرە ڤاڵا بێمەوە لای جەنابەت یەکێک لە ئاستەنگە نێوخۆیەکان وەکەوەی تا ئەم ساتە ئێمە بەشێکین لە عێراق دەوڵەتی عێراقە دوێنێ شتێک بە ناوی دکتۆر حەیدەر عەبادی و حکوومەتی عێراقیەوە بڵاو کرابەوە کە بۆ نمونە ئەگەر زۆر دوور و درێژیش بوو زۆر بە جوانی ڕێکخرا بوو کە بۆ نمونە ئەگەر دەنگی زۆرینەی هەرێمی کوردستان بۆ سربەخۆیی بێت لە ڕۆژی دواتر
هەویەی عێراقیمان لێ وەرەگیرێتەوە و پاسپۆرتی عێراقی و قسەش لەسەر وایە کە ئێمە خێرێکمان لە هەوی عێراقی بینیوە ئەویان باواز لێ بێنین. پەیوەندی ئێمە لەگەڵ عێراق زیاتر لە یەک خاڵەیەکە گرێتەوە کە ئەوەی پێوترێ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەوەی لە دەستوری عێراق پێوترێت ناوچە کێشە لەسەرەکانیان جێناکۆکەکان. پێت وایە ئەبێت وەکو حاڵەتێکی تایبەت ڕیفراندۆمێکی تایبەتی بۆ بکرێت وەکو دەنگێکەیە لە ناو عێراقا یان ئەبێت لەگەڵ ئەو ڕیفراندۆمەی هەرێمی کوردستان لە تەواوی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ڕیفراندۆم بکرێت و بە یەک پاکێج مامەڵەی لەگەڵا بکرێت. بەڵێ بۆ جوابدانەوەی ئەو پرسیارە تەبعاً دوو شەقی گرنگە بۆیە من داوا دەکەم کە کاتم بدەیە من لەسەر پرسی سیاسی قسان ناکەم بەڵام ڕوونکردنەوە یاساییەکان بە ئەرکی خۆم دەزانم. مەسەلەی مادەی 140 ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستوری عێراقی کە سیر دەکەین لە زمنی اختصاصاتدا نەهاتووە نە لە مادەی 110 داهاتووە و نە لە مادەی 114 داهاتووە کە هەردووکیان باسی اختصاصی حەسری حکوومەتی فدرال و اختصاصی هاوبەش دەکەن لە بینی حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو مادەی 140 بە ئیلتیزام هاتووە نەک بە اختصاص ئەگەر بە اختصاص هاتبایە دەمانگوت جێبەجێکردنی مادەی 140 لە اختصاصی حکوومەتی عێراقیدایە و حکوومەتی هەرێمی کوردستان بۆی نییە دەستی بۆ بباتن بەڵام کە دەگەڕێنەوە بۆ مادەی 140 دەبینین بە ئیلتیزام هاتووە ئایا ڕێساکانی ئیلتیزام چن لا عادەتەن کە ئیلتیزام هەبوو دوو تەرەف دەبێت تەرەفی یەکەم ئیلتیزامەکە دەکەوێتە ئەستۆی تەرەفی دووەم بەرژەوەندی هەیە لە جێبەجێکردنی ئیلتیزامەکە پرسیارەکە ئەوەیە حکوومەتی عێراقی لە هەر لە سەرەتای دەرکردنی ئەو یاسایان لە سەرەتای دەرکردنی دەستور و پێش ئەویش لە یاساکەی تری قانونی ئیدارەی دەوڵەی عێراقی المەرحەلە الانتقالیە لە هەردووکیان کە بە ئیلتیزامی هێناوە هیچ هەنگاوێکی نەهاوێشتووە بۆ جێبەجێکردنی ئەو ئیلتیزامی کە دەکەوێتە ئەستۆی پرسیارەکە ئەوەیە 2007 شەوەکو مادەیەکی مردوو تا 2007 مدەی جێبەجێکردنی بۆ 2000 مادەکە هەرماوە لە ناو دستوردا بەڵام هیچ هەنگاوێک نەهاوێژراوە بۆ جێبەجێکردنی ئایا ئەگەر ئەو شەخصەیان ئەو کەسێکە ئیلتیزامەکە دەکەوێتە ئەستۆی ئیلتیزامەکەی جێبەجێ نەکرد صاحبی بەرژەوەندی دەتوانێت ئیلتیزامەکە جێبەجێ بکاتن لە بڕی ئەو دەڵێن حکمی ئیلتیزام بەو شێوەیە ڕێساکانی کە حکمی ئیلتیزام دەکەن بەو شێوەیە ئەگەر حکوومەتی عێراقی مانەعبوو لە بەجێبەجێکردنی ئەوە یاسا ڕێگا دەدا بە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەست بکاتن بەجێبەجێکردنی ئەو مادەیە کە لە بەرژەوەندی ئەودایە و پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی یەکەمی جێبەجێ کردووە کە تەطبیعە ئێستا ناوچە ئازادکراوەکانی با بڵێن من بە ناوچە ئازادکراوەکان یان ناوچە تازە ئازادکراوەکان ناویان دەبم بە ناوچی جێناکۆکنا چونکە لە ڕووی دیفاکتۆ ئێستا لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستاندایە هەنگاوی دووەم پێویستە بنیە کە مەسەلەی ئیستیفتایە بۆ گەڕانەوە بۆیە جێبەجێکردنی شە بە بێگەڕانەوە بۆ عێراق حکوومەتی بیکات هیچ پێویست ناکە بگەڕێتەوە بۆ عێراق چونکە عێراق مانیع لە جێبەجێکردنی ئەو مادەیە چەند ساڵێک تێدەپەڕێ بەسەر جێبەجێکردنی ئەو ساکیتە بە هیچ شێوەیەک ئەو مادەیە جێبەجێ ناکە کە جێبەجێ نەکرد صاحبی بەرژەوەندی ناتوانێت چاوەڕێ بکاتن تا 100 ساڵ تێدەپەڕێتن ئایا حکوومەتێک دێتە سەر حکم لە عێراق هەنگاوداوێ بۆ جێبەجێکردنی ئەوەیان نا بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لەوەدایە کە دەست بکات بە جێبەجێکردنی ئەو مادەیە و هەنگاوی یەکەمی جێبەجێ کردووە کە تەطبیع و ئیستیفتاش لەو مەناطقانە بکە هیچ ڕێگریەکی دەستوری و یاسایی نییە وەکو گوتم چونکە بە ئیلتیزام هاتووە بە اختصاص نەهاتووە ئەگەر بە اختصاص هات باید دەمانگوت ئەوە حکوومەتی هەرێم ناتوانێت دەستی بۆ بە زیاتر لەوە کاتێک کە صاحبی بەرژەوەندی ئیلتیزام جێبەجێ دەکات دەتوانێت لە تێچووی ئیلتیزامەکەش بگەڕێتەوە سەر حکوومەتی عێراقی یاسا ئاوا دەڵێ یاسا بۆ شێوەیە باس لەو بابەتە دەکا ئەو بابەتی مادەی 140 کە هیچ ڕێگریەکی یاسایی نییە جالێرە لە پەرلەمانی کوردستانیش ئێمە کاتێک کە یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیمان دەرکرد اختصاصی حەسری کۆمیسیۆنمان بەستۆتەوە بە کوردستانی عێراق لە ڕووی مێژووی و لە ڕووی تاریخیەوە هەمومان دەزانین ئەوە هەیە کە ئەو ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم بەنسبەت حکوومەتی عێراق و ناوچەی جێناکۆکن بۆیە کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێمی کوردستان ناتوانێت لەوێ کار بکات بەڵکووە بێ کۆمیسیۆنێک بێت کە هەردوو لە ڕێکەون لەسەری بە حکومیەوەی ناوەکەی بەخۆیەوەتی جێناکۆکن ئەمەش لە ڕووی یاساییەوە وایە یانەوەی هەرێمی کوردستان دەتوانێت کاری خۆی لەوێ با لە ڕووی یاساییەوە ئەوەی ڕوونکەینەوە بە پێی دستوری عێراقی بە پێی یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی وەکو گوتم اختصاصی
کۆمیسیۆن نەبەستراوەتەوە بە هەرێمی کوردستان، بەستراوەتەوە بە کوردستانی عراق. کوردستانی عراقش لە ڕووی تاریخی و لە ڕووی جوغرافیاوە هەمومان دەزانین کە کوێ دەگرێتەوە. کوردستان سێ محافەزەکەی لەگەڵ ناوچە جێناکۆکەکان یان ناوچە تازە ئازادکراوەکان. بەڵێ ناوچە لەگەڵ ناوچەکانی تر بڵێ لە دەستوری عراقی هەر ئەو سێ محافەزەیە کاتی خۆی ناویان برا بوو ئێستا 4 محافەزەیە بەڵێ بەپێ ئەوەی کە دەرکرا لە پەرلەمانی کوردستان. اینجا زیاتر لەوە کە دەگەڕینەوە بۆ یاسای هەڵبژاردننی ساڵی 91 یاسای هەڵبژاردننی ساڵی 91 دووبارە لە مادەیەکی تایبەتیدا باس لە کوردستانی عێراق دەکا، باس لە هەرێمی کوردستان ناکا. دەڵێ هەر کاتێک کە ئاستەنگ نەما هەر کاتێک کە ئاستەنگ نەما هەڵبژاردن لە کوردستانی عێراق واتە لە هەرێمی کوردستان و لە جێناکۆکەکان ئەنجام دەدرێتن. ئەو یاسای لە ساڵی 91 دەرچووە کە دەگەڕێنەوە بۆ مادەی 141 دەستوری عراقی دەڵێ ئەو یاسایانەی کە پێش دەرچوونی ئەو دەستورە بەرکاربوونە لە هەرێمی کوردستان هەمویان یاسای نافزن. یعنی لە ڕۆی یاساییەوە لێرە تۆ هیچ فراغێکی یاساییت نییە و کاری پێ دەکەیت. باشە لەو ناوچە کوردستانی دەرەوەی دارەی هەرێم تەنها کوردبوونی نییە، نەتەوەی دیکەی وەکو عەرەب و تورکمان و بۆ نمونە سریان و ئاشور پێکاتەی جاوکلدان و هەمویان بوونیان هەیە. ئایا ئەبێت مامەڵە لەگەڵ دەنگی ئەوانیش وەکو دەنگی کوردێک بکرێ چ بەڵێ چ نەخێر یان ئەبێت مامەڵەیەکی جیاوازیان لەگەڵ بکرێت؟ مامەڵی جیاواز یەک پرسیار کۆمیسیۆن ئاراستە دەکات. بۆ نمونە با من پرسیارەکەم بۆ ئەوەی بۆ بینەرانیش ڕوونتر بێت وا بکەم لە کەرکووک کە ئەوترێت زۆرینە کووردە، بەڵام پێکاتەی جیاواز و زۆربەی پێکاتەکان لەوێ یعنی ئەو هەنێ جارە وتری عێراقێکی بچووکە لەوێ بوونی هەیە. زۆرینە دەنگی بە بەڵێدا چ بۆ ئۆتۆماتیکیان بۆ گەڕانەوەی بۆ سەرهەرێمی کوردستان و بۆ سەربەخۆییشە. پێکاتەکانی تر ڕەنگە دەنگی نەخێر تیانە زیاتر بوو بێت. چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە بکرێت؟ چونکە ئەوترێت دەوڵەتی کوردی ڕناگەیەندێت دواتر دەوڵەتی کوردستان ڕاگەیەندێت کام و پێکاتەکان لەخۆ بگرێت. بەڵێ بێگومان ڕێفراندۆم مامەڵە لەگەڵ ئەغلەبیە دەکا لە ڕووی یاسایی. بەڵێ لە ڕووی یاسایی و مامەڵە لەگەڵ ئەغلەبیە دەکرێت لەبەرەوەی تۆ ناتوانێت دەنگ و پێکاتە جیای بکەیەوە. ئەوان هەموو پێکاتەکان لە کوردستانی عێراقی یەک پرسیار ئاراستەیان دەکرێت. ئایا ئەتۆ لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێم ببێ بە دەوڵەتێکی سربەخۆ بەڵێ یاخود نەخێر هەموو یەک پرسیار ئاراستە دەکرێت. وەڵامی ئەو پرسیارە کاتێک بە بەڵێ ئەغلەبیە دێنێتن ڕفراندۆمەکە لێرانە بە سەرکەوتوودا دەندرێت. اینجا پرسیاری دووەممان یان بڵێن شقی دووەم لە پرسیارەکەت وەڵاممان نەداوە. ئێستامە لە ڕووی یاساییەوە باسی مادەی 140مان کردنها ئەگەر بینە سەرپرسی سربەخۆیی ئایا ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆ پێچەوانەی دەستوری عێراقا، ئایا ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆ هیچ حکومەتێک لە عێراق دەتوانێت مانعی بێ و دەتوانێت بەرهەڵستی ببێتەوە لە ڕووی دەستوریەوە. ئێمە ناگەڕێنەوە بۆ دیباجەی دەستور لەبەرەوەی دیباجە خۆتان دەزانن بە مەفهومی مخالف دەڵێ کاتێکە ئەو دەستورە جێبەجێ نەکرا یەک پارچەی عێراق پارێزراو نابێتن. مەفهومی مخالف ئەوەیە کە دەتوانێت هەرێمی کوردستان ئیعلانی دەوڵەتی سربەخۆ بکە. بەڵام ئێمە نەس ترکیز لەسەر مادەی 8 دەکەین لە دەستوری عێراقی لەبەرەوەی دیباجە هێندێک لە فقەهایانیان بەشێک لە فقایان لە هینی دەستور دوو بەشن، بەشێکیان دەڵێن مولزەمە بەشێکیان دەڵێن مولزەم نیە. هەرچەندا من خۆم لەگەڵ ئەوەم کە دیباجە مولزەمە لەبەرەوەی کاتێک کە دەگەڕێنەوە بۆ قەواعیدی تەفسیر هەر لە ئەلفەوە تا یائی هەر قانونێک هەر دەستورێک دەبێ هەمووی پێکەوە هین بێتن. بەڵام ترکیز لەسەر مادەی 8 دەکەین ئەمە لە دیباجە دەگەڕێن. مادەی 8 پێمان دەڵێ عێراق مولتەزیمە بە هەموو ئیلتیزامە نێودەوڵەتیەکانی پێویستە لەسەری وەکو دەوڵەتێک ئیلتیزام بکە بە هەموو ئەو ئیلتیزامانەیە کە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە دەکەوێتە ئەستۆی. یەکەمین ئیلتیزامی نێودەوڵەتی کە عێراق لە ڕووی یاساییەوە دەکەوێتە ئەستۆی بریتیە لە دانان بە مافی چارەی خۆنووسین بۆ ئەو نەتەوانەیە کە لە چوارچێوەی وڵاتەکەی مادەی 1 لە ئیتیفاقی ساڵی 1966 کە تایبەتن بە مافەکانی مرۆڤ عێراق لە ساڵی 1970 مسادقەی ئەو معاهدەیە دەکا. کاتێک کە مسادقەی دەکا ئەو معاهدەیە بە یاسای ژمارە 193 ساڵی 1970 دەکا بە بەشێک لە یاسای عێراقی. یعنی لێرانە ناتوانێت باس لەوەش بک بڵێ فەراغی یاسایی هەیە، نەفەراغی دەستوری هەیە لە عێراق و نەفەراغی یاسایی هەیە. یاساییان و دەستوریەن دانی ناوە بەوەی کە هەر نەتەوەیەک لە چوارچێوەی وڵاتەکەی ئەو دەژی و خاوەنکیانی خۆیەتی و دەتوانێت بێ بە دەوڵەتی سربەخۆ پێویستەدان بۆ مافە بنێتن. اینجا لەوە زیاتر
هەرێمی کوردستان جگە لەوەی کە با بڵێن کوردستانی عراق جگە لەوەی کە حکوومەتی عراقی ناتوانێت دژی بوەستێتەوە قانونی دەولی تێکڕای دەوڵەتان کە دووەلی ثوالیثی پێ دەڵێن دەوڵەتانی سێەم ملزم دەکا کە مەعوناتی سیاسی و اقتصادی پێشکەش بەو نەتەوانە بکەن کادیانەوەی لەسەر پێی خۆیان ڕاوەستنەوە مارەسەی مافەکەیان لەسەر بنچینەی قسەکانی دکتۆرە ڤاڵە چ عێراق چ وڵاتانی دراوسێ چ با بڵێن جیهان ئەو جیهانەی لە دەرەوەی وڵاتانی دراوسێشن بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەگەر لە ناوخۆ ئێمە یەک بین ئەوان نەتوانن لاریان هەبێ یان بە پێچەوانەوە با پرسیارەکەم بکەم ئەگەر لە ناوخۆ یەک نەبین هەر هەموو وڵاتانی دنیاش ڕازی بن ئێمە ئەتوانین دەوڵەت و سەربەخۆی ڕاگەێنین وڵای ئێستا باشترە من وا ئەبینم هەمومان ئاراستەی واقعی هەرێم بەرەوە ئەوە بەرین کە ناوماڵی کوردستانی ڕێک بخەینەوە چونکە بنچینە و خاڵی هێزمان لە ڕێخستنەوەی ناوماڵمانایە ئەوەی کە دکتۆرە باسی کرد ئەوە لە بارێکی ئاساییایە بۆ ئەوەیە کە دوولایەنەکانی مامەڵە لە ئاستێکی هێزی متەکافی بن من بەو پەڕی ئاڕاشکاوی ئەڵم ئێمە ئەگەر پشتیوانێکی نێودەوڵەتیمان نەبێ لە بەرامبەر عێراقای عێراقدا بمەزرێتەوە ناتوانین بوەستین بەتایبەتی ئێستا مادەی 140 عێراق لەباری برد و بەتایبەتی هەرێمی کوردستانیش و بەرپرسان لەو بوارە کەم تەرخەم بوون من ئەندامی پەرلەمان بووم لەو خولەیە زۆر جار هاوارمانە کرد قسەمانە کرد تکایە با قۆناغەکان هەروە تێنەپەڕێت و لەبار نەبرێت تا سیویەکی 12 2010 بە شەرمی کۆدێمیستۆرایان هێناوتیان ئێمە ئەمانەوە 6 مانگ فرسەت وەربگرین و مادەکە جێبەجێکردن ئەوە چەند شەژمانگی تێپەڕبوو هیچ نەکرا من ڕێزم هەیە بۆ قیادەی سیاسی خۆمان و تکایشیان لێ ئەەکەم بەم پینەپەڕۆ ئەم دۆزە هەستیارانە چارەسەر ناکرێت تا زووە بەشداربوانی ئەو کۆبوونەوەیە هەر لە کاک مەسعود و مامۆستا سەلاح و کە بەشدار بوون و ئەو قەراریان داوە بۆی ئەو قەرارە جێی خۆی بگرێت و جەماوەر پشتیوانی لێ بکات لایەنە ناکۆکاکان ئەو لایەنەی کە ڕەخنیان هەیە ڕازی بکرێن کە بەوەش ڕازی ئەکرێت پەرلەمان کارا بکرێتەوە حکوومەتەکەمان کارا بکرێتەوە من ڕێزم هەیە بۆ بەشداربوانی ئەو کۆبوونەوەی ئەو ڕۆژە لەسەر چ بنەمایەک کات دیاریەکەن بۆ ڕێفراندۆم کە لە ساسی تا زیاتریش ئەوانەی کە هاومافن و مافیانێ لەو کۆبوونەوەیانین ئەم سیاسەتی بەسەرا چەسپاندن و زۆرە ملێ و بە زۆر پێکردن نەماوە ئێستا لایەنێکی تیژەرە و پێشتر ئاماژەم پێکرد ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتیە بەڕاستی ئەتوانم بڵم 100% یەکێتی قەرارەکەی هەڵوێستەکەی لەقی پێوە دیارە و بۆ ئارەسیان ناڕوە ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی ئەو لایەنانەی کە نەهاتوونەتە ناو کۆمیتەی ڕیفراندۆمەوە خۆیان بە خاوەنی ڕیفراندۆم نازانن خۆیان بە خاوەنی ڕیفراندۆم بزانن و پێکەوە دەست لە ناودەست کار بکەن بۆ ڕیفراندۆم وڵات من هەر زوو باسیەوەم لە مینبەری ئەوەی چەندین جاروتومە پارتی دموکراتی کوردستان ئەو بڕیارەی مەکتەبی سیاسیدا هەر مەکتەبی سیاسی کۆ بێتەوە بڕیارەکەی خۆی هەڵوەشێنێتەوە پەرلەمان بەبێ مەرجکارا بێتەوە حکوومەت کارا بێتەوە لایەنە پێکێنەرەکانی حکوومەت بێن بەشداری حکوومەت و پەرلەمان بکەن ئەم بابەتانە بخەنە بەرباس تەواوی لایەنەکان کەسیان مەرجیان بۆ یەکتر نەبێت و نابێت لە حقیقەتان مەرجدانان یعنی پرۆسەی ڕیفراندۆم لاواز دەکەی یعنی پرۆسەی ڕیفراندۆم بەرەوەبەی نەیاری زۆری لە ناوخۆ لە دەرەوە بۆ دروست بێت لەبەر ئەوەی پرۆسەکە پرۆسەیەکی گرنگ و گەورەیە ئەبێ قوربانی گەورەشی لە پێناوە بێت قوربانی نییە لە ڕاستی ئەمە ڕێزم هەیە ڕەنگە ئەوان بە قوربانی چییە مافێکی لێ سندراوەتەوە گۆڕان لە ساڵی 24 دەنگەکانی هەیە پێکێنەری دووهەمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە پێکێنەری دومی پەرلەمان بووە ئێستا لەبەر زۆرۆفێک و نێراوەتەوە بە حکمی زۆر ئەگینا بە گوێرەی یاسا هیچ حکمێکی یاسایی نییە لەبەرەوە تکایان لێ یەکەم ئەو بڕیارانە هەڵوەشێنەوە پەرلەمان کارا بێتەوە بۆی بتوانین ڕێفراندۆمەکە بە ڕەزامەندی هەموو لایەکمان بێت زۆر سپاس دەکەم یەکی یەک خولەکەم بۆتان ماوە تۆ ئیزافەیەک پێی بۆ قسانەی ئاماژەت بەوە داوتت ئەگەر لە ئێستادا ئەم فرسەتە ئێستیغلال نەکەی و سوودی لێ نەبین ڕەنگە 50 ساڵی تر فرسەتی وە دروست نەبێتەوە زیاتر تۆزێک لەسەری بۆستی تو سپاس دەکەم من لە ئێستادا کەوەکو باسم کرد عراق نە لە بیستەکان کە بۆتە دەوڵەت نە لە ئێستادا بنەمای دەوڵەتی نییە ناشرینترین دەوڵەت لە دنیا یەک لە ناشرینترین دەوڵەتەکانی لە دنیا
و مەسلەی تایەفەگەری تۆغ بۆتەوە ئەوەی لە عراق حکم دەکات نە دەستورە نە یاسایە حکوومەتێکی مەزهبیە لە عراق وەکو جوگرافیای سیاسی قوتابخانەی دروستکردنی با بڵێن تونند و تیژیایی ڕهابە ئینجا هەر لە سەردەمی حرس قەومیەوە هەتا دێتە سەدام و ساتع الحوسەڕی و نازام چێوچێ هەتا دێتە سەردەمی داعشیش بۆیە ئەگەر لە سەردەمی ئێستادا کە کورتیایدا شانازێکی گەورەی پێبراوە لە تێکشکاندنی داعش نتوانین دەستکەوتەکان بچنینەوە من پێما بۆ 50 ساڵی تریش ناتوانین هیچ بکەین بۆیە من بۆ خۆم داواکارم لە هەموو لایەک ئەرچە قسەکەشم گشتیە ڕنگ بێ نازانم زۆرش دووبارە کرابێتەوە دەبێ ژێرخانی ناوخۆیمان لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونی یەخین بڕوو بیان و نێڕینەوە لەبەرەوە لە سەرەتای بیستەکان کە دەوڵەتی عراق دروست دەبێت کورد دەورێکی سەرەکی بینیوە لە بیناکەنی دەوڵەتەکەم کاکزیرەک لە ئێستاشدا هیچ نەتیزەی نییەمان لەگەڵ چۆرەکاتی پرسیارم نەماوە دوا پەیامی خۆت بگەێنی دوا پەیامی من ئەوەیە کە ئەوەی پەیوەندی زۆر باس کرا پەیوەندی بە پەرلەمان و بە سەرۆکایەتی پەرلەمانەوەی پێم یعنی هەموو لایەک دەزانێت کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە تەوافق دانرا بۆ وەڕێزگرتن لە مەبدەئی تەوافق تاکە با بڵێن هین بوو تاکە مبڕێڕێک بوو بۆمانەوەی دەستەی سەرۆکایەتی وەکو خۆی بۆیە ڕێز نەگیرا لەو تەوافقێکە لە نێوان لایەنە سیاسیەکان هەبوو پەرلەمان بوو بە بەشێک لەو کێشانە نەک نەبوو بە بەشێک لە حەل بەڵکو بوو بە بەشێک لە کێشە سیاسیەکان و لە نانەوەی ئەو دوورە پەرێزیە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەوە بووە هۆی لە کارخستنی پەرلەمان و هیوادارین بە زووترین کاتیش لایەنەکان بگەنە ئەنجامێک بۆ کاراکردنەوەی پەرلەمان وەکو پێداویست. دکتۆرە باڵافەرید سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان مامۆستا هیوا میرزا سابیر پەرلەمانتاری خولی پێشووی پەرلەمانی کوردستان کاکزیرە کەمال چاودێری سیاسی زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بابینەرانتان بەخشی مادوونە بن لە شتان ساغ بێت بەڵێ بینەرانی عزیز وێنە گەورەکە لێرە هیوادارین توانی بێتمان ئەگەر هیچ نەبێ بەشێکی دروست بکەین لە بەرنامەی داهاتوو هەوڵ دەدەین قسە لەسەر لایەنی زیاتری ڕفاندۆ بکەین ڕێزی یادگار فایەخ و تەواوی مستافە جوانە لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم ماڵتان لەگەڵ کوردستانە میشاوەدان بێت.